کە تەلەفۆنەکەم دایەوە کاکم کوتی عەلی وانی کوژراون نەماوە ڕەمیان کردو لا کاکم دەستی کردە گریان تر بە گریان هاتینەوە قیادە موقەتە کشتنی ئەی قیادە موقەتەم برا عەزۆ چەند زابتی نەکوشتم یانی ئیبادە کرد کە هاتنەوە بێن شۆڕ دروستکەنەوە ئێنا چەند وەزبیان ناردەوە هەمویان کوشتن لە ڕێگا عەلیوانش بەخوا بۆ شەڕ نەچوون کە دەڵێن بۆ شەڕ چوو بوون هاتبوونەوەی خۆ تەقریبەن 1000 کەسی بێچەکیان لەگەڵ بوو بێنە گوایە ئەو ساکەچەکەکان درای ئەرێکە چەکی هەڵگرێ و بێنێ بۆ شۆڕ شۆڕشی پێ بکەن بەڵام چوو بوون مەقەڕەکان هینکەن مەقەڕ بکەن ئەو لە هەموو منتێقەکان بۆی نزیکەوە بن لە یارمەتیدان کە بۆیان دێ لە بادینانەوە نزیک بن مەقەڕ بکەنەوە خۆ ئینجا ئێران لێدا بوون تورکیا لێدان عێراق لێدان هەمووی ڕەتڵی یەکەم کە مام جەلال وان دەڵێ بڕۆن بە کاکە ئالی دووان کاک خالید ڕەوانەکەن بە دوایی بۆ ڕەتڵی دووەم بە عەلیوان دەڵێ مەڕۆن ئەویش دەڵێ کاک خالید ئەبۆ ئەوسا قەرارتان نەدا کە نەڕۆن کاک خالیدتان ڕەوان نەکرد بوو ئێستا ئەوتان بە گورگان خواردو داوە من کاک خالید خافر کەم و نەڕۆم بە دوایە گۆچانەکە بە بەردەکاچێشە و دەیشتێنێ عەلی دەڵێ من دەڕۆم چونکە کاک خالید دەفەوتێ قووەتەکەی کەمە ئیتر کە دەڕۆن بەفر لیانەدا و باران لیانەدا و ئێران لیانەدا و عێراق لیانەدا و قیادە مۆقەتە و تورکیا لیانەدەن و کە دەگەنەوێ دەڵێن ئەمانە جاشی سەدامن هاتوون ماڵ تاڕانکەن کەرامەتتان بشتێن و ماڵ تاڕانکەن و ئافرەت هینکەن و بۆ ئەوە هاتوون ئیتر ئەوە عەشایری هینان و دەماعەتی دەدەقەدەیە چییە ئەوەش ئایدی بەحیساب دۆستن لەگەڵ جەماعەتی ئێمە ئەوانیش لەگەڵیان بە فێر بوون دیار بوو لیان هەڵگەڕاونەوە ئیتر عەلیوان کە دەبێ بە شەڕ و بەهین و ئەجنا عەلی دەیگوت جارێکی کە دەستەمی خۆم سووتاندووە قەت تەقەی من نایەتە تەقەیەک لە کورد بکەم و شەڕی براکوژی بکەمەوە خۆ من عیشم پیان نێوارێم هینشان نیم من لە خوانە بێ لە کەس ناترسم حیساب بۆ هەر بۆ ئەو خوایەشەکەم جەماعەتی کۆمەڵە تون بوون لەگەڵیان لەگەڵ پارتی بەڕاستی کەچی هەر ئەوانیش کەسیانی چیە لێ نهات بوو هەر ئەوانی چیا لێ نهات هەمویان بەردان هەر ئەو سێ کەسیان ڕەمی کرد عەلی عەسکەری و دکتۆر خالید و شێخ حسێن بابە شێخ هەر ئەوانیان ڕەمی کرد بوو ئەنجینا ئەوە ملازم عومەرە ئەوە ئازاد هەورامی ئەوە عەلی شیعەیە خولا کەشکۆڵە ئەوانان هەموو چەند برادەری کە بوون هەمووی حەمەی حاجی مەحموود و هەموو هاتنەوە خۆیان بۆیە نەچوون کە شەڕ بکەن عەلی سەلامی حەمەشوانی لەگەڵ بووە سەلام ئاخە دوایی کوژرا هاتەوە لێرە ئەویش جاشەکان خەبەریان لێدا و کوشتیانن حکومەت بۆی چوو دەڵێ سەلام بابزانم هینی پێ بێت دەمانچەیەکی پێ بێ دەڵێ پیشەکی پێ نامێنە عەلی یەرێک دەمانچەی پێ بووە خۆچەکیان نەبوو ڕۆڵە ئەڵێ خۆمە کوژم دەمانچەکەی لێستێن لە عەلی نایەڵێ خۆی بکوژێ دەڵێ وڵی چاکتان کرد خۆم کە خۆم نەکوشت جامانەکەت هەڵبڕا با خۆمان تەسلیم بکەین ئەگەر کوشتیانم ئەوە بۆ ئەنەبێ بە تاریخ ئەگەر نەشیان کوشتیم نووری عەلا نوور هەر خۆمان تەسلیمی ئەوان بکەین لە عێراق باشترە قەت خۆم تەسلیمی عێراق ناکەم بەڵام خۆم تەسلیمی ئەوانەکەم ئەگەر بمکوژن ئەوە بۆ ئەنەبێ بە تاریخێک ئەگەر نەشم کوژن ئەوە باشتر زامانەکەی هەڵە بڕێ خۆیان تەسلیمەکەن و ئەوەڵزار زۆر باشە بێ لەگەڵیان باشە بن ئەبوو ئەنتەر بووە و جەوهەر نامیق بۆ لەوێ بووە و ئەم کەمان ناکەرک و چییە بووە و ئەم سامی نێکتۆ پیاوی مەزن بە چەچی مەزن مەلا مستەفا دەڵێ پیاوی مەزن بە چەچی مەزن بکوژن دەڵێ ئەوە خینەکەمان هەیە دەڵێ تەسویریان کەن
دەڵێ باوکم نووسیوەتی تەسفیریان کەن کاغەزەکە ئی مەسعود وان مەسعود وای نووسیوە ئەوە بەڵگەنامەکە خۆتیاتی کاغەزەکەمان هەیە بە قازیفە لێیان داون ئەڵێ لە خانی و کابوون بە قازیفە لێیاندان بە سوورێکیاندا ناون ژوورێک داخۆ زێرێک لەو شاخانە سووری پچکۆلە پچکۆلەی لێبەوەی لێیان داون بە قازیفە. ئەمە دکتۆر خالیدە ئەمە عەلی عەسکەری ئاخر ڕەسمێتی کە لە هەکاری منتیقەی هەکاری گرتوێتی ئاخر ڕەسمێتی